سڵاو ئێستا لە بەشی دووە دەست دەکەین بە دروستکردنی ئەو سیناریۆیە لە بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسسە. یەکەم جار ڕایت کلیک نیو لە هەر شوێنێکا ویستە بیکەیتەوە مایکرۆسۆفت ئەکسس داتابەیس نایانەین دوکان یا shop.accdb ئەمە ئەیکەینەوە لێرە تەمەن لە ئەوڵە بەتاڵە هیچ شتێکی تیان نییە وەکو ئەزانن ئەمە سیناریۆکەیە وتمان لێرە ئەبێت لەو تێبڵانەوە دروست دەست پێ بکەین یا باشتر وایە لەو تێبڵانەوە دەست پێ بکەین کە سەهمیان هیچ لێوە نەڕۆشتووە بۆی کێشەی ڕلیشنەکانمان بۆ نەبێ ئێستا لە تێبڵی کەستەمەرە هیچ سەهمێکی بۆ ناتوە ڕوا ئیمپلۆیش و پرۆدەکتیشم سیانەیەکیان بۆ ناتوە لە بەرەوەی ئێمە یەکەم جار لە کەستەمەر دەست پێکەین بۆ دروستکردنی تێبڵێک پێویستە یەکەم جار بچینە سەر بەشی کرییت دوایی تێبڵ لێرە ئەچینە سەر دیزاین ڤیو کاتێکەمانەیە تێبڵەکە دروستکەین لە دیزاین ڤیوە دروستێکین نایەکی لێنەی نایانێن کەستەمەرز or better yet TBL customer ینی بۆی بزانین کە تێبڵە بەڵێ ئایدیمان هەبوو ئۆتۆ نمبەرە نەیممان هەیە نەیم چییە تەمان تایپی نەیمەکە شۆرت تێکستی بۆ هەڵەبژێرین هەر تێکستمانەیە باشە تێکست کێشەوان نییە خۆمان ئەتوانین لێرە سایزەکەی دیاریگەین فیلد سایزانی ناوێک بە تقریبی لە نزیکی 35 کارکتەرە ینی لەو حەدایە تەمەەن بە هیچ جۆرە ناوێک کەمتر بێ ینیگە ناوێک لە 35 زیاتر بێ با 50 بێ منەوە بناوێکی زۆر درێژمانە بێ بۆ شێوازە ناوەکە سایزەکەی دیاریەکەین و هەروەها لێرە هەڵین چی هەڵین required باشە یعنی ئەم ناوە پێویستە داخڵ بکرێت باشە require ئیتر نایەڵێ بە بەتاڵی جێبێڵیتەوە کات ئەمەش نەیم اینجا دوای نێم تێلمان هەیە کە بریتە لە ژمارەی تەلەفۆن ئەمیش تێکست تێل بە هیچ جۆرە نابێت ژمارە بێت چکە ئێمە ژمارە تەنها بۆ ئەو فیلدانە داخڵەکەین کە ئەمەلی حسابی لەگەڵەکرێت سەگەر تێل بکی بە ژمارە ناتوانین بڵێ 0 بێ ئەو سفرە لابێت چکە ژمارە خۆتان زانین سفری پێش هەر ژمارەکە بە سفر دەستی پێکرە و سفرە هێمان دەکرێت بۆیە ئەمە لێرە تێکست هەڵەبژێرین ئەمیش عادەتەن ژمارەگەر 964ەکەی لەگەڵا بێ 15 بێت فیلد سایزەکە ینی 15 ژمارەمانەیەک دووسێتە لەگەر 964 بۆ شێوازە بینوسی سیتیمان هەیە یعنی سەر بە چ شارێکە تەمان من ڕاستتر وایم سیتیەش بکرێ بە تێبڵێکیکە بەڵام ئێستاوا بەجێڵین و لەگەڵ ئەوەشە ئەدرێسیشمان هەیە یعنی ناونیشانی ئەو کەسە لەکوێیە باشە سیتی با فیلد سایزەکەی بنزیکەی 20 باشانی هیچ ناوی شارێک نییە لە 20 زیاتر بێ و هەروەها ئەدرێسیش توانین 100 دانین چکە 150 دانین بۆی دایواڵێ لە نزیک مەکتەبی فلانە شوێن لێ ئەوانە بەم شێوازە ئەمە تێبڵی ئەومان دروست کاتە تێبڵەکەمان دروست کرد سیڤ یەکەین کلۆس باشە تێبڵی یەکەم داخەرەوە کاتێک پێشەوەی تێبڵیچکە دروست بکەیت ئێستا تێبڵی دووەمان بریتە لە تێبڵی ئیمپلۆیی یا پرۆدەکتس بارەزی خۆمان کامێکیان بێت چکە هیچیان ڕلیشنی بۆ نەهاتووە لە تێبڵی پرۆدەکتسا چیمان هەبوو product ID name price description ئەمەشیان TBL کەستەمەرە گۆڕانکاریی تیا ئەەکەین ئەم ئایدیەکەین بە کەستەمەر ID بۆی بۆ شێوازە بێت ئاسانترە باشتر دەرەکەی دوای بۆ ڕلیشنەکان پرۆدەکت ئەماکەین بە product ID ناوی پرۆدەکتەکە چییە تێکست ناوی پرۆدەکتەکە سایزەکەیەکەین بە 35 یەکێک شتێکە کە لە بیرمان چوو لەولا بەسەم بۆ منە کێشی پرۆدەکتەکە چییە کێشەکە نەمبەرە باشە ئەتوانین بڵێن بزانین کێشەکەی چەنە اینجا نرخەکەشی هەر نەمبەر ئەگەر بە دۆلار بوو ئەتوانی کەرەنسی هەڵبژێرین بۆ نرخەکەی باشە بۆ ینی بۆی پۆینتەکان پیشانیان لەگەڵ یا پرایس بێ ئەوە نرخەکەی و هەروەها دیسکریپشن ینی وەسفەیەکی مەوادەکە کە ئەمیش لێرەیە تێکستە مەتوانین لە 255 زیاتر وسەمکەین بە 500 ئۆکەی 255 ئەبێ ئەمە شۆرت تێکست و لۆنگ تێکستمان هەبێ با بە تێکستی بێڵین ئێستا ئەم ڤێرژنەکە کردمەوە لەو چێ سەپۆرتی ئەوە نەکە
بەڵێ مێموا هەیە لەم جۆرەیە بۆ ئەوەی غێر درێژ بێ مێموا معنی تێکستێکی درێژترە بێ بەڵام لەو 256 گونجاو بێ بۆ ئەم شوێنە بەڵێ پرایس نابێ بەتاڵ بێت وایە ڕیکوارد ئەتوانین ڤالیدەیشنی بۆ بکەین مەسەن بۆچی بۆ نمونە بۆی ئەمەیانی ڕیکوارد مەسەن ڤالیدەیشن ڕوڵ ئەڵێن چیکاکەڵێ گەورەتر بێت لە سفر یعنی نابێت نرخەکەی سفر دانێ یان نرخەکەی بە ژمارەیەک داخڵ کاکە بچووکتر بێت لە سفر لە ڤالیدەیشن تێکستەکە یعنی ئەگەر ئەو قانونەی سەرەوە پێشێل کرا ینی مەسەن ژمارەیەکی ناقص داخڵ کرا چی پێ بڵێ پێڵین the price must be greater than 0 یعنی پێویستە نرخەکە گەورەتر بێت لە سفر بۆ شێوازە تێبڵی پرۆدەکتیش دیاریەکەین ئێستا ئەگەر بۆتان تاقی کەمەوە ئەو پرایسەکە مەسەن ساڵێن نێمەڵێن میلک مثلا ویتەکەی 1 کیلۆ یعنی کیلۆ با بڵین پرایس تەمەنم ویتە بۆچی گرنگە بۆ کاتی بارکردن و ئەوانە بۆی بزانن بە سیارەگەر بارکرا چەندێکە و چۆنە ئەوانە وەزنەکەی هەنێ شوێن قەبارەکەشی خەزنەکە بۆی بزانێت چەندێکە بێ و چەندێک شوێنەگرێ ئەگەر ئێستا پرایسەکە مەسەن ناقص 1 سەرچین پێڵێ the price must be greater than 0 ینی ئەو ڤالیدەیشن تێکستی کە خۆمان داماننا بۆیە نووسم مەسەڵەن پرایسەکەی 3 دیسکریپشن ئەڵێ بۆ خواردنەوە بەکاردێ وەکو خەڵک نەیزانێ ئەگەر بۆی نەنووسی ئەم تێبڵۆشمان سیف کرد ئەمەش تێبڵی پرۆدەکت ئەگەر ویستمان ڕینەی میکەین ئەم تێبڵات لێرە ئەڵێن ڕینەیم TBL products ئەوە دوو تێبڵ ئێستا بچین بۆ تێبڵی دوای ئەوە کە بریتە لە تێبڵی ئیمپلۆیی تۆزە خێراترم تێبڵە دروستەکەین design view TBL employees employee ID auto number name text text salary ئەمی ئەگەر بە دۆلار بێ ئەڵێن currency و هەروەها چیترمانە بووتیایە تێل سەلەری هایر دەیت یعنی کەی لە ئەوەڵەوە تەعین بووە تایپەکەی هایر دەیت تەمانە بێت دەیت و تایم بێت وە فۆرماتەکەشی بۆ دەیت و تایم یعنی دەقەکەمان ناوێت ئێمە یەکەین بە شۆرت دەیت یعنی ئەو کاتێک نگا و هەروەها ئەتوانین پۆزیشنیشمان هەبێ یعنی مەسەن بۆ نەبزانین کارمەندە یان مدیرە یا چییە ئەگەر وا بووی هەڵی بژێری یعنی لە خۆی قیمەت داخڵ نەکات مەسەن بۆ نەبڵێ یا کارمەندە یا مدیرە باشە ئەو چێکین لە لوکە بوزار بەکارێنین کە لوکە بوزار دوو جۆرمانەیە یەکەمیان گەر تێم ڤالیان لە تێبڵێکی ترەوە بێنین کە ئێستا ئێمەوەمان ناوێت دۆمەوەی خۆ و قیمەتەکان دیاریکی لەوانەیە هەڵی بژێرن باشە ئێستا لێرە ئاڵین چی مەساڵین ئیمپلۆیی باش نییە لەگەڵ مانیجەر یعنی مدیر با بڵین هەرم دوانەمان هەیە ئۆکەی سیف زۆر باشە ئەمیش کلۆس سیف یەس ئێستا گەر لە ئیمپلۆیەکەیە سەیری پۆزیشنەکە بکەین ئەبینین ئەو دوو اختیارە هەیە ئەتوانیت یازیاکی کلۆس کلۆس زۆر باشە ئێستا این بۆ تێبڵی ئینڤۆیس باشە لە تێبڵی ئینڤۆیسە بەم شێوازەیە سێرەکەین یەک پرایمەریکیمانێ دوو فۆڕینکیمانێ فۆڕینکی چییە فۆڕینکی ئەوەیە کە ئایدی شوێنێکی کەی بۆ هاتبێتەوە باشە ئێستا ئیمپلۆی ئایدی لە تێبڵی ئایدی وە ڕۆشتۆ بووی بۆ لەبەرەوەی هەر وەسلێک کارمەندێکیکە و هەروە کەستەمەر ئایدی هاتۆ بۆچی لەبەرەوەی هەر وەسلێک لەلایەن کڕیارێکەوە دروست کراوەکاتە ئەو دوانە پیانڵین فۆڕینکی ینی بریتە لە کۆپی پرایمەریکیەکانی تێبڵەکانی تر و پێویستە ئەم دوو فۆڕینکیە لێرە هەمان داتاتایپی پرایمەریکیەکەی هەبێ ئێستا ئەم دوانەمان ئێمە ئۆتۆ نەمبەرە کاتە بێ ئەمانە چی بن نەمبەر بن باشە ئەمان نابێ ئۆتۆ نەمبەر بن لێرە ئەوان ئۆتۆ نەمبەرن ئەمە بێت نەمبەر بێت لە هەر تێبڵەکە تەنها یەک ئۆتۆ نەمبەرمان هەیە زیاتر نە ئەو ئۆتۆ نەمبەرش پرایمەریکیەکەیە بەس مەرجیش نییە هەمان بێتوانین یعنی یەکێک ئۆتۆ نەمبەرمان نەبێ بەس ئەبێ یەک دانەمان هەبێ زۆر باشە ئێستا کرییت تەیبڵ دیزاین ڤیو ئینڤۆیس
TBL invoice. Invoice ID auto number primary key وەکوی بین کلیلەکە لێرەیە primary keyە. Customer ID ئەمەش نمبەر ئەمەوتمان مادەم فۆرین کیە ئەبێت نمبەر بێت تایپەکەی چکە پرایمەری کیەکە لەولا ئۆتۆ نمبەرەجینە ناتوانانی دوای ڕلیشنەکە دروستکەیت. اینجا چیتر ئیمپلۆیی ئایدیشمان هەیە بە هەمان شێوە نمبەرە. دەیت ئەو وارنینایە بۆ ئەو ناوانەی کە خۆی هەبێت یانی مەسەلەن دەیت بۆ خۆی فەنکشنێکە لێ ئەمە شەکەین بە چی ئینەکەی بە دەیت تایم. بەڵام ئەم دەیتە لێرە وتمان ئەبێ ڕاستەوخۆ چی بێ کاتەکەی ئەو لەحظەیە داخڵکە بۆیە توانین چی بکەین لێرە لە بەشی دیفۆلت ڤالیو. دیفۆلت ڤالیو یانی چی یانەگە من نرخم داخڵ نەکرد خۆی ئۆتۆماتیکی چیم بۆ بێنێ ئەتوانین بنووسین ناو چیەکە یەکسەر ئەو لەحظەیە ئۆتۆماتیکی داخڵەکات. تۆتاڵ نمبەرە ئەوش دەتوانین کەرەنسی بێ با بڵێن ئەمە تازە سیستەمەکەمان هەمووی کرد بە دۆلار ئەمەش کەرەنسی و هەروەها پیت یعنی چەندێک پارەی یاوە لەو وەسڵە لە کوی وەسڵەکە چەندێکی یاوە بەم شێوازە تێبڵی ئینڤۆیسیش دروستەکەین. دوای تێبڵی ئینڤۆیس چیمانەیە ئینڤۆیس پرۆدەکتس ئەخیر تێبڵمانە پێم وابێ بەڵێ create table design view to create the structure لێرەڵین invoice products بەڵێ ID يعني من زۆر هەر بە ID هێڵمەوە اینجا invoice ID primary key بیرمان نەچێ نمبەر بێت product ID ئەمیش بە هەمان شێوە نمبەر بێ ئەگەر ئەو نمبەرانە و لێ تێکچێت دوایی ناتوانانی یعنی فۆڕینگیەکە تایپەکەی وەکو پرایمەری کیەکە نەبێت ناتوانانی ڕلیشنەکە دروستکەی کوانتیتیش نمبەر ینی چەنددانە مەسەڵەن توانین ئەمەش ڤالیدیشنی بۆ دانێن بڵین کاکەگیان ئەم کوانتیتیە با لە سفر گەورەتر نەبێت لە سفر ئەفو لە مەسەڵەن لە گەورەتر بێت لە سفر ینی بۆی نەڵێ بە بەتاڵچکە شتێک ئەگەر کوانتیتی سفر بوو یعنی هیچ باشە quantity must be more than 0 یا هەر quantity cannot be 0 بەڵێ ئەمە شار ئەکەین بەچی بە required ئەتوانین دیفۆلت ڤالیو ژێشی بۆ دانێ یعنی بە ئۆتۆماتیکی خۆی یەک بێنێ کوانتیتی ئەوەش مانێجار یارمەتیات لە سەریعکردنا وەک ڕکواردەکەشمان کرد بە یەس کوانتیتی اینجا پرایسیش ینی بە چەند فرۆشراوە پرایسەکەشمان بە کەرەنسی بێ بەم شێوازە ئەم تێبڵەشمان دروست کرد ئێستەوەی ماوەتەوە تەنها ڕلیشنەکانە ئەچینە دەیتابیس تولز ریلیشنشیپس ئەمانە لای ئێوە پیشانی نایە بەس لای من پیشانیە چی هێنین لێرەیە تێبڵەکانمان هێنینە ئێرە ئەوە چوار تێبڵە چیمان بیر چوو هەڵی سێڤ من نەکردووە ئەوە تا لێیا ببوورە ئەو ببورن یانی بەڵێ relationships customers employees invoice products invoice و هەروەها products وەکوی ئەو لە ڕسمەکە ئەو لە ڕیزیانەکەم بۆی بێتەوە بەرچاوتان شکڵەکە بەم شێوازە ئێستا ئەم ڕلیشنانە چی گرنگە لێرە لەکوێ بۆ کوێ ڕایەکێشین باشنێ ئێستا کەستەمەر ID ڕاکێشی بۆ کوێ بۆ کەستەمەر ID ئێرە ینی تۆ چی ئەم دوو تێبڵێ ڕەبط کردوتەوە بێکەوە کەستەمەر ID کاتە بێ ڕاکێشی بۆ ئەوێ ئینفۆرس ریفرەنشیال ئینتیگریتی ینی ئەگەر کەستەمەرێک نەبوو نەتوانی وەسڵ بە ناویەوە بکەیت وایە پێشتر یەکەم جار کەستەمەرەکە دروست کرێ اینجا بە ناوی دوایی کاسکید ئەپدیت ریلیتد فیلدز ینی ئەگەر ئەپدیتێک کرا لەم کەستەمەر ئایدیەکەی گۆڕا لەوێش بگۆڕێ کاسکید دیلیت ئەگەر کەستەمەرێکمان سڕیەوە کڕیارێکمان سڕیەوە وەسڵەکانیشی بسڕێتەوە لەگەڵیا بەو شێوازە ئەبینی ڕاستە خۆچکە ڕلیشنەکەمان ڕاست کردووە وان تو مێنی دەرچوو ئێستا لێرەشە ئیمپلۆیش بە هەمان شێوە ئەبین بۆ ئیمپلۆی ID ئەمیش کریتەکەین سێرەکە ئەویش لەیە وان تو مێنی دەرەچێ باشە هەموو ئینڤۆیسێک چی هەیە کۆمەڵێک مەوادی تایە لەبەرەوە ئەمە بین بۆ ئینڤۆیس ID
شێوازە وەکو لە ڕسمەکە دیاریمان کرد پێشتر و ئەمەی ئەخیریشیان پرۆدەکت ئایدیەکە ئەبین بۆ پرۆدەکت ئایدی ئەو سەمانە پێویستە بۆ شوێنی ڕاست ڕاکێشرێ بەڵێ ئێستا یەک تۆ زووم ئاوت بکەین سێرەکەین شتەکەمان بە مەزبوطی دەرچووە داتابەیس و تێبڵەکە هیوادارم سوودتان لێ بینی بێ ئەم سیناریۆیە لە هەفتەکانی داهاتوە لە عەمەلیە بەکارهێنین و ئیش لەسەر یەکەین زۆر سوپاس.